الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان، لشوي تري جمعة مباركة كشوي صلوات لسر پیغمبرنا أزدار صلى الله عليه وسلم لخدمتي كتاب جوانا كيما وصايا مدرسة الوردة العنبرية في سيرة حضر خير البرية كباسي سيري جياني بربركتي حزة الرسول أكرمك صلى الله عليه وسلم. قشتي نوشوني كوا حزة بيغمري صلى الله عليه وسلم لدواي أوي كوا مزقوتي مدينة دروس كر لأرزي بنو نجارة لباشان بيغمرنا أزدار صلى الله عليه وسلم لپاش دروست کردنی مزگەوتەکە و چەند ماڵێکی دروست کرد بۆ خێزانەکانی. اینجا پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ناردی بە دوای خێزانی و منداڵەکانیان لە شاری مەکە زەیدی کوڕی حاریس و ئەبوو ڕافیع و کۆمەڵە تری نارد بە دوای حەزەی فاتیمە و ئومو کولسوم و هەروەها سەودەی خێزانی و هەروەها ئوسامەی کوڕی زەیدیان هێنا و حەزەتی عەبدوڵایش چوو خێزانەکەی حەزەتی ئەبوبەکری سیدیقی هێنا کە دایکی خۆی و براو خوشەکانیەکە بۆ مەدینە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پاش ئەم هەنگاوەی ئینجا برایەتی وتمان خستە ناو ئەنسار و مهاجرینەوە تقریبی 90 پیاویان پێغەمبەری خوا دوو کردنی بە برایەکری. لە چییە؟ کەڵێن برایەکری لە موساوات لە تەواروس لە دووشتا هەم ئیرز لە یەکری بەرن، یعنی وەکو چۆن برا ئیرز لە برابە برای باوکو دایکی برای نەسەبی. پێغەمبەری خوا کە هەموو ئەنساری کرد بە برایەکی مهاجرێک یان بە عەکسەوە. بۆ نمونە حەزەتی سلمانی فارسی لەگەڵ ئەبوو دەردا، مەسەلە خۆی لەگەڵ حەزەتی عەلیە، مەسەلە حەزەتی بیلالی حەبەشی لەگەڵ عەبدوڵای کوڕی سەلولە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا دووکردنی بە برایەکری لە هەم لە یەکسانیە و هەم لە ماڵیشە. زاتی وەکو عەبدوڕەحمانی کوڕی حەوتمان کە بوو بە برای حەزەتی سەعەد، حەزەتی سەعەد فەرمی من دوو خێزانم هەیە، ماڵەکەم زۆرە، دەوڵەمەنم، وەرەیەکیان و بەتڵاقە دەم دوای ئیدەیەکیان مارەکە ماڵەکەش نیوێت پێدەم. حەزەتی عەبدوڕەحمان فەرمی نەخێر، ماڵی خۆت بۆ خۆت خوا بەرەکەتی تێخا، بازاڕم پێ نیشاندە. ئەوە بوو حەزەتی عەبدوڕەحمان چوو دەستی کرد بە کڕین و فرۆشتن لە بازاڕا و تا پاشی خۆی ژنی هێنا. بەهەرحاڵ مەبەستم ئەم برایەتی دروستکردنەی پێغەمبەری خوا لەناو ئەنسارا لەسەر ئەساسی یەکسانی و ئیرس بردبن بۆ لێکری تا ئایەتی وأولو الأرحام بعضهم أولى ببعض لە سوورەتی ئەنفال هاتە خوارەوە. ئیتر بەڕاستی ناتوانی میرات لێکری بەرن. ئەینا ئەو ئەسحابە بەڕێزانە کە پێغەمبەر کردنە برایەکتری ئیرسیان لێکری ئەبن وەکو برای باوکو دایکی تا ئایەتە هاتە خوارەوە. ئەنجا لە پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئیتر مزگەوت دروست کرا و حتا یەکەم ڕووکردنی مەدینە ڕوو لە قودس بوو. دواتر مەسەلەی ڕوویان کردە کەعبەی مکەڕەمە، کەعبەی پیرۆز و مبارەک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای 16 مانگ لە ڕووکردنە قودس، دوای ئەوەی کەوا مزگەوت دروست کرا، بەڵام بیریان نەکردەوە لە شتێک کە چۆن بانگی خەڵک بکەن بۆ نوێژ، چۆن خەڵک بانگ بکەن، خەڵک کۆکەنەوە. هێشتا بانگ شت نەبوو، بانگ نەبوو ئەم شیعارە کە ئێستا هەیە. حەزەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی هەمیشە فکریە کردەوە، بەڵام دیار بوو سنەتی خوا وابوو، قەدەری خوا وابوو کە ئەمە بەخەو سابت کات. وەکو حجەیەکیش بیدا بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خەوی وا هەیە بڵێ بۆ پێغەمبەران نییە، مەسەلەی بۆ ئەسحابی پێغەمبەری خوایە، بۆ پیاوچاکانە، بەڵام ئەو خەوە ئیلهامی پەروەردگارە. یعنی کەواتە ئەمە کەسانێکەوە نەزان نەفامەڵن کەس غەیب نازانێ خوا نەبێ، بڵێ کەس غەیب نازانێ خوا نەبێ، بەڵام خوا نەیگی فەرمووە فێری کەس ناکەم، خوا نەیفەرمووە فێری کەس ناکەم ئیلا من ارتضى من رسول. خوا فەرمێت، خوا فەرمێت ئەوانەی کەوا خوا خۆی لێیان ڕازیە فێری غەیبیشانەکە. جا ئیتر ئایا بەخەو بێ، ئایا بە هەر شێوازێک بێت، خوا جوزئێکیان پێ بەخشێت. وحی پێغەمبەران مەسەلە چلو ئەوەندە بەشە، مەسەلە بەشێکیان مەسەلەی بەخەوە وحی پێغەمبەران صلوات و سلام لەسەر بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئەسگەڵ ئەسحابە هەمیشە لە بیری ئەوا بوو. بۆیە ڕۆژە پێشنیاری کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، حەدیثێکی صحیح کە ئەسحابی سنن ڕیوایەتیان کردووە. ئەمە پێغەمبەری خوا ئەسحاب ڕۆژێک کۆبوونەوە لەسەر ئەوەی کەوا چی بکەن، خەڵک کۆکەنەوە بۆ نوێژ، بانگی کەن.
هەندێک لە ئەسحاب فەرموویان بە ناقوس دانین. ناقوس جەرەسی گاورەکانە، مەسیحیەکان کە ئێستش لە زەنگیان هەیە لە مەسیح کلیسەکانیانە. هەندێک تریان بە بۆق دانین. بۆق ئەوەی کەوا لە دێری مەسەلەی گاور و جوولەکە لە هینی جوولەکانە هەیە، ئەوان بۆق لێدەن وەکو شتە هینەکە درێژەکە، ئەوە بۆقی پێڵەن. هەندێک تریان مەسەلە بە ئاگر بکەینەوە. ئاگر پێغەمبەری خوا فەرمی ناقوسی گاورەکان. مەسەلەی بۆقیشی جوولەکەیە، ئاگریشی مەجووسە. ئێمەش بەڕاستی من تەشەبەه بقەوم فەهو منهم، نابێ خۆمان بچێن بەوانەوە. هەر کەس خۆی بچێنە بە قەومێک لەوانە بێت. ئێمە ئەبێ سنەت و ئاکاری ئەوان جێبەجێ نەکەین. لێگەڕێمزان خوای گەورە خۆی چۆن وحیمان بۆ ئەکا یا چۆن ئاگادارمانەکە. ئەسحابێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەمان پێشتر حەزی بیلال هەر ئەوەنە لە بۆ ئاگادارکردنی فەرمووی ئەسەلات و جامی، ئەسەلات و جامی هەر ئەوەنە. لە دوای ئەم دانیشتنەوە ئەم مشاوەرەی ئەسحابی پێغەمبەری خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەسحابێک بە ناوی عەبدوڵڵای کوڕی زەیدەوە لە خەوا پێیان وتبوو، عەبدوڵڵای کوڕی زەیدی کوڕی سەعلەبی کوڕی بەرحاڵ سیلسیلەیەکی نووسیوە، ئەفەرمێت لە خەوا پێیان وت بانگ بدە بەم شێوازە، قامەت بە بەم شێوازە، بانگ بدە بە بانگکردنی خەڵکی بۆ نوێژ، مەسەڵەن الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حتى كوتاي بانگ ئەنجا قامەتیشی فێر کرد. ئەم ئەسحابە بەڕێزە هات فەرمی یا ڕەسوڵ الله من خەوێکم بینیوە کە ئێوە ئەم باس و خواستان کرد، منی ئەم خەوم بیرکەوتەوە. لە خەوما یەکێکی سەرتاپا سەوز یا سەرتاپا سپی ئاوای بە من وت کە من بەڕاستی پێتان ڕاگەێنم خەڵک ئاوا بانگکەین بۆ نوێژ. بانگی بۆ پێغەمبەری دا، ئەنجا قامەتی بۆ باس کرد. پێغەمبەری خوا فەرمی ئینەها لەڕؤیا الحەق، ئەمە خەوێکی ڕاستە، بڕۆ بیلال فێرکە چونکە ئەو سەوتی خۆشە و سەوتیشی بەرزە. بە ئەو بانگدا بیلالیان فێر کرد، بیلال بانگی دا. ئیتر لە پاشان بە ڕێوایەتیش واری دەکەوە حەزەتی مەعازی کوڕی جەبەلیش لە ڕێوایەتی ئیمامی ئەحمەدا ئەفەرمێت ئەویش بە هەمان شێوە خەوێکی وای بینی بوو. چەند سەحابەی تریش لە کاتێکا حەزەت بیلال بانگێدا حەزەتی عومەریش لە دوورەوە هاو فەرمووی وەڵڵاهی ئەمەم بە خەو بینی منیش. ئەمە هەموو ئیلهامی خوایە بۆ ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمووی وەڵڵاهی ئەمەم لە خەوا بینی ئەم شێوەی بانگدان و بانگکردنە بۆ نوێژ. ئینجا پێغەمبەری خوا فەرمووی سوپاس بۆ خوا سوحەدی تەواتورەوە، یعنی یەکێ نەبوو دوان نەبوو سیان نەبوو کۆمەڵێک لە ئەسحابی پێغەمبەری خوا بانگیان بەو شێوازە مەسەلە فێر کرا و خەوەکان بۆ پێغەمبەری خوا باس کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەصدیقی کرد و ئینجا ئیعلانی بانگ کرا و بانگ بوو بە شیعار و سروتی مسلمانان ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. ئیتر پێغەمبەری خوا فەرمی ئەمە شیعاری بانگدانە، بۆیە بانگدان بەڕاستی بەلای هەندێک لەمە واجبە، بەلای هەندێک فەرزی فایە لە شارێک هەیە مزگەوت بانگە کافیە، بەڵام هەموو مزگەوتەکانی بدەن ئەمە سونەتە. حتا ئەگەر ئینسان خۆشی بە تاقوتان هابێ لە دەشت و سەحرا بێ سونەتە بانگدا بۆ خۆی قامەتدا بۆ خۆی. پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەسحابێکی فەرموو ئەگەر چووی بۆ لای حەیوانات و کاتی شوانی خۆت و ئیش و کاری خۆت بوو لەو دەشتە بانگ بدە، چونکە دار و بەر جن و ئینس گوێیان لێبێ لە ڕۆژی قیامەتە شایەتی بۆ دەن و لە ڕۆژی قیامەتدا ملی لە هەموو کەسێک بەرزترە، یعنی ملی بانگبێژ زۆر بەرزە. حتا لە عانەواریدا فەرمێت بانگبێژی بەردەوام خوا ئەوەندە حورمەتی لێ یەگرێت بەڕاستی وەکو شەهید جەستەی نارزێنێت. ئەوەندە بانگدان خێرێکی عەزیم و گەورەیکایە. جا بانگدان لە ئیسلامە ئابم شێوازە وارد بوو و سابت بوو و پێغەمبەری خوا ئیقراری لەسەر کردودانی پیانە. جا خۆشەویستان کۆمەڵێک شتێ هەیە هەر لەسەر بانگدان کە ئێمە ئاماژەی پێ بکەین، بەڵام ئەم شەو کاتەکە درێژ ناکەینەوە باسی ئەم باسە قەدرە کافیە بۆ جمعەکانی تر ئینشاءالله کە لەسەر سیرەی پێغەمبەری خوا ڕۆین زیاتر لەسەر ئەم بابەتە دێین. بۆ نمونە سەڵای پێشبانگ کە لە سەردەمی کۆنا لە کوردەواری خۆشمانە مەسەلە پێشبانگ سەڵایە کراوە، ئەو سامەتەی بانگ دراوە، ئایا ئەم سەڵات سونەتە یا سونەت نییە، یا سڵاواتی دوای بانگ یا مەسەلەی دوعای اللهم رب هذه یا سنەتەکانی بانگ سنەتی قامت. ئەمە ئینشاءالله لە جمعەی تر ئاماژەی پێکەین. خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش و لە هەموو لایەکمان ڕازی و عاقبەتمان پێگەڕێ. یا ربی خوا لە بەخاتی و پێغەمبەر نازدارە لەبەر جاه و مەقامی و پێغەمبەر نازدارە صلی الله علیه وسلم لەبەر ئال و
بيتي وبيغمر نازارو همو أصحاب برزكاني همو ئەولیا و دۆستانی ئومەتی و پێغەمبەر نازارە خوایە لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆشبی، خوایە عاقبەتمان بەخێر بگێڕی، خوایە دڵ و دەروونمان نورانی کەی بە نووری مەحەبەتی و پێغەمبەر نازارە صلی الله عليه وسلم، بە نور و بەرەکاتی ئەصحاب و ئەولیای ئومەتی و پێغەمبەر نازارە صلی الله عليه وسلم. یا ربی خوایە بە ئیمانمان ژەن، بە ئیمانمان برێنە، بە ئیمان و زیندومان کردەوە، بە زەوی و بە کەساتی و داماوی تەسکی و تاریکی ناو گۆڕمانە بێتەوە، زبانمان ثابت کە لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕا. یا ربی خوایە گیان پێغەمبەر بناسینەوە صلی الله عليه وسلم ناو گۆڕا، لە قیامەتە ئەمان ناسێتەوە، شەفاعەتمان بۆ بکات، تکانمان بۆ بکات، بانگمان بکات، دەرمان نەکات، بە دەستی وارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ. یا ربی خوایە گیان ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوادەمان و منداڵمان کە شیفای جەستە و ڕۆحی هەموو لایەکمان بە، شیفای نەخۆشی ماڵ و خستەخانەکانمان بە، لەم وەبای کۆڕۆنا و باقی وەبا و طاعون و نەخۆشیەکان خۆمان و ماڵ و منداڵ و خاک وڵاتمان پارێزاوکە. یا ربی خوایە گیان لێت ئەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت، لەبەر خاتی خاتەدارانت، لە پێغەمبەران و ساڵحان و پیاوچاکانت، لەبەر خاتی ئەم شەوە پیرۆزە کە شەوی جمعەیە و شەوی سڵاوات و پێغەمبەر نازدارە، خوایە لە دەفتەرەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی خۆمان و باوکو دایکمان تۆمارکەی دەفتەری سڵاواتەکە ئەو پێغەمبەر نازدارە صلی الله عليه وسلم بە هەمیشەی و بە بەردەوامی ئاگای لێمان بێ و دوعامان بۆ بکە. یا ربی خوایە دوعای ئەو پێغەمبەر نازدارە قبوڵکەی، ببێتە مایە حسنی خاتیمە و سەربەرزی دین و دنیامان. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر الله وبركاته.